بەناوی خوای بەخشم دە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم شوان هاتنەوە خزمەتان بۆ هیوایی کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم بەیانتان باش سڵاوتان لێبێ بە هیوای کاتێکی ئارام و تەندروست باش بن. سپاس بەخوا ئەمڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بە هاوکاری هاوکارم دانیار نورەدین کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. وەڵیازان ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و کۆمەڵی بابەتمان بۆ ئامادە کردوون لە تەوریەکەماندا باز لە ئەرکی هاوڕێتی دەکەین زانین گرنگە هاوڕێتی چ ئەرکێکی هەیەوە هاوڕێی کێ بکەین و چۆن مامەڵە لەگەڵ هاوڕێتیماندا هاوڕەکانماندا بکەین. زۆر جار لە نێوان دوو هاوڕێتە خیانەت ڕوو دەدات یاخود ناپاکی ڕوو دەدات. گرنگە کە بزانین ئەرکەکانی هاوڕێتی چیە بۆی کە پەیوەندیەکی تۆکمە و تۆ لە نێوان تاکەکانی کۆمەڵگا و لە نێوان هاوڕەکان لە نێوان کەسەکاندا بوونی هەبێت. وڵایزانێکی تریش لە بابەتەکانی ڕۆژ و باسەگەرمەکان توانم بڵین سەردانەکەی ڕێز وەزیرانی عێراق بوو بۆ هەرێمی کوردستان. جۆرێک لە جۆرەکان فەزای مەجازی پڕ بووە لەوەی کایە هەر بەڕاستی فرامۆشی بەرپرسانی هەرێمی کوردستان لە هەمبەر ئەرک و داواکاری و مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم بارودۆخی هێناتە ئاراوە یاخود ئەو هەموو ڕێز و خۆشەویستی ئومێدەی کە بە کازمی سەرۆک وەزیرانی عێراق هەیە تەنها وەهمێکە و هیچی تر نییە. بۆ من بابەتەش قسە و باسێک لەو بابەرەوە دەکەین و کۆمەڵێک زانیاری شرۆپێ و بابەتێ دەکەین. بەڵایزان دەستپێک دەچینە لای کەشوهەوا زانین ئەمڕۆ لەکانی گەرما چ گۆڕانکارێکی بەسەرداهاتوە پێکەوە بینەری دەبین.
چۆنیەتی ماوەڵەکردنیکی دروست لەگەڵ هاوڕەکانماندا چۆن دەبێت وە چۆن گرنگە هاوڕەکانمان دڵگران نەبن یاخود بتوانین کارێ بکەین کە نیگەرانێک لە نێوان دوو هاوڕێدا یاخود لە نێوان دوو کەس داڕوو نەدات. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێت مامۆستا حەسەن حوسێن بانخواست. مامۆستایان زۆر بەخێر بێ. سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. مامۆستا چۆن گرنگە مامەڵەیەکی دروست لە نێوان دوو هاوڕێدا بکرێت و پێویستە هاوڕێتی کێ بکەین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە مامۆستا کاتێ باسی هاوڕێیەتیەکەی باشترە شیتەڵی کەین چونکە ئێمە هەر لە کوردی خۆمانە یەکشتمانێ پێوتێ هاوڕێیەتی، بەڵام کاتی ئەگەریتەوە بۆ زمانەکانی تر بۆ نمونە بینیت زمانی عەرەبیان لە بەکارهێنانی قورئانیە ئەبینی ینی کۆمەڵی مستەڵەحات هەیە کە جیایە کاتەوە. مثلا تۆ صدیقت هەیە، ئەمە جۆرێکە، زەمیلت هەیە، ڕەفیقت هەیە، صاحبت هەیە، مثلا معریفەت هەیە. ئەمانە هەر یەکی خۆی بۆ خۆی شتێکە، جۆرێکە لە هاوڕێیەتی. مثلا يعني بەرزترین پلەیان خەلیلە کە وەکو خوای گەورە لە قورئانە باسی ئەکا. بۆیە مهمە تۆ بزانی ئینسان کامی مەبەستە. مثلا تۆ کاتێک دوو کەس ئەبن بە هاوڕێ بەڕێستان کە ئێستا هاوپیشەن لێرە، ئەم پێوترێ زەمیلی پێوترێ. کاتێ سەفەر ئەەکەی بەڕێوە، سەفەر ئەەکەی عنی بۆ شوێنێک ئەڕۆی، کەسێک لێک ئەو ڕەفیقی پێوترێ، کەسێک هەر ئەیناسی لە چاجادە سەلامێکتان هەیە ئەوە معریفێ و هەیەکتر ناسینێکە. کەسێک ینی لەسەر ئەساسی صدق و ڕازگۆیی ئەوە صدیقی پێوترێ، کەسێک گەشتە لوتکەی گیانبەخشی و فیداکاری خەلیلی پێوترێ. بۆیە ئەمەش ئەوە ئەگەێنێ کە مەسلەی هاوڕێیەتی مەسلێکی زۆر گەورەیە. تەنانەت خوای گەورە لە قورئانە باسی دوو هاوسەر ژن و مێرد لە قیامەتە بە صاحب باسەکە وصاحبته وبنيه، بە صاحب باسیەکە. بۆ چونکە ئەمەنە بەیەکەوە بوون بە ڕەفیق، بە کوردیەکەی بوون بە ڕەفیق. کوردی خۆشمان کاتێک دوو برا بەیەکەوە بن ئەڵێ وەکو ڕەفیقوان، ئەڵێ من براکەم بووین بە ڕەفیقی یەکتری برایشن. کەواتە زۆر مهمە بزانی کە تۆ ئەو کەسەی هەڵەبژێری چێیە، وەکو بەڕێزی چۆن تامەعامەی لەگەڵا بکەی. خوای گەورە قاعیدێکی داناوە، یاسایەکمانێ مامۆستا زۆر گرنگە، ئیحسانی پێوترێ. ئێمە ئەم ئیحسانە ئەگەر ئینسان توانی بەکاری بێنێت لە هەر شتێکە، لە هەر مامەڵەیەکە، ئیتر مامەڵەی هاوسەری بێ، مامەڵەی ڕەفیقایەتی بێ، مامەڵەی کارکردن بێت، ئیحسان زۆر مهمە. چونکە کاتێ من و تۆ ئەگەر دوو هاوڕێ بن بەیەکەوە چۆن مامەڵ ئەەکەین، ئەبێ لەسەر مامەڵی ئیحسان بێ. گرفتی ئێمە زۆر جار لەسەر شتێک لای من جوانە، کاتێ مامەڵە لەگەڵ بەڕێستاکەم لەسەر ئەساسی ئەم شتە مامەڵاکەم کە لای من جوانە. بۆیە ئێمە کاتێک ئەوتر ئیحسان، ئێمە ئێستا سێ وشەمان هەیە لە قورئانە خوای گەورە کە بەکاری ئێنێ. وشەی ئیحسان، وشەی هینمان هەیە، وشەی جەمیلمان هەیە، وشەی حوسنمان هەیە، وشەی زینەشمان هەیە. زینە جوانکاریەکی زیادەیە، ئافرەت ئەو خشڵەی بەخۆیەوە کە بۆی جوانتر بێ پێوترێ زینە. بەڵام جەمال جوانی نیسبیە، ڕەنگە لای من جوان بێ لای تۆ ناشیرین بێ، شتێک لای تۆ جوانە لای من ناشیرینە. جەمال بۆ حەزتێرکردنی حەزی ئینسانەکانە، بەس شتێکمان هەیە حوسنە، ئەو جوانیەیە کە ئیختلاف نییە، ئیختلافی تیانە، لای تۆ جوانە لای من جوانە. خوای گەورە کاتێک باس ئەکات ئەفەرمی ئێوە بە حوسنە مامەڵە بکەن، هەم لە تەعامولە، هەم لە ئەخلاقە، هەم لە کڕین و فرۆشتنە. تەنانەت ئەفەرمی لە پێغەمبەری خوا ئەفەرمی لە سەربڕینەکانیشتانە، تەنانەت لە قسەکانیشتانە ئەفەرمی حوسنە، لەگەڵ دایک و باوکە حوسنە. چونکە کاتێک مامەڵە لەگەڵ هاوڕێیە کەی باسی هاوڕێیە، ڕەنگە من و تۆ مامەڵەیەکەکەی من قسەی بەرامبەری بەڕێز دەکەم، شتێک بەرامبەر بەڕێز دەکەم، هەڵوێستێک بەرامبەر بەڕێستانیان، ڕەنگە لای خۆم جوان بێ، بەڵام ڕەنگە تۆ نیگاران بکە. کەواتە یەکێک لە ئەساسیاتی مامەڵەی بینی دوو هاوڕێ ئەوە یەکترناسینێکی تەواوە. من بە تەواوەتی بەڕێزت بناسم، تۆ بەڕاتەواتی بەڕێز من بناسی، ئەو کاتە ئەتوانی مامەڵێکی دروستکەیت. کەواتە گەورەترین خاڵێک بۆ مامەڵەی دروست لەگەڵ هاوڕێیە بریتێ لە یەکتر ناسین. بۆیە ها خوای گەورە کاتێ لە قورئانە باسی ئەکا، کاتێ باسی دوو هاوڕێ ئەکا، ئەفەرمێ یەومە یعض الظالم على يديه، ئەفەرمێ چی؟ یا لەیتەنی لەم ئەتەخذ فلانا خەلیلا، خۆزگا فڵان کەسم نەکردە بە هاوڕێ، چونکە نەیناسیوە، باش نەیناسیوە، ئەفەرمێ گومڕای کردم لایدام. بۆیە خوای گەورە لە ئەفەرمێ ئەخیلا ئەچین دوژمنی یەکترین. دەی کەواتە زەرورە یەکەم جار بزانی چی ئەەکەی بە هاوڕێ، وەکو خۆی بیناسی، بە تەواوەتی بیناسی، ئەو کاتە هاوڕێی لەگەڵا بکەیت. چونکە عەرەب قسێکی جوان ئەڵێن ئەساحب و ساحب، هاوڕێ ڕاتەکێشێ. ئەگەر خوا نەخواستە من و تۆ، من کەسێکی خراپەکارم بەڕێزی کەسێکی باش بی، ئەگەر من هاوڕێتی من بکەی، ڕاتەکێشم بە خراپەکەی خۆم، ئەگەر تۆ ڕام نەکەی پێ بەس ئاکەی خۆت.
کەواتە خاڵی یەکەم لە مامەڵەکردن لەگەڵ هاوڕێیەتیە بریتە لە چی بریتە لە ناسینی تەواوی هاوڕێکە بە تەواوەتی لە هەموو ڕێکۆبی ناسی ئەو کاتە ئەتوانی مامەڵی دروستی لەگەڵا بکەیت. زۆر باش مامۆستا ئەرکەکانی هاوڕێتی چواتە دوو هاوڕێ چ ئەرکێکیانەکەوێتە سەرشان لە بەرامبەر یەکتردا؟ خۆی هاوڕێتی جۆرێکە لە خۆشەویستی تایە، هاوسۆزی تایە، ڕازگۆیی تایە، ئەمانە دڵنیایی تایە. هەر کاتێک ئەمانە هاتە دیپی ئەبێ بە هاوڕێی ڕاستەقینە. هاوڕێی ڕاستەقینە بۆ سەدیق لە سیدقەوە هاتووە، لەو پەڕی ڕازگۆیی لە مامەڵەیە، لەو پەڕی ڕازگۆیی لە قسەیە لە ئاکارە لە ئەخلاقە لە هەموو شتێکە. هاوڕێ کاتێک ئەوتری هاوڕێ کە ئەم کەسە ئەبێت ئەمنە ئەمین بیلەی کاتێک کەیتە ماڵەکەت ئەمین بیلەی لە ناموسەکەت لە شەرەفەکەت ئەمین بیلەی کاتێ مامەڵی لەگەڵاکەی ئەمین بیلەی کەواتە سەدیق ئەبێ ئەو پەڕی سدق و خۆشەویستی تیابێ، ئەبێ ئەو پەڕی ئەمانەتی تیابێ، ئەو پەڕی سۆزی تیابێ. هەر بۆیە دایما قسەیەکەیە احترامێکە زۆر بازەکەن هاوڕێتی بینی و کڕووکچ. منم کاتی وتومە هاوڕێتی بینی و کڕووکچ دروست نابێ، ئەکرێ بڵێ ئەمانە زەمیلن لە خوێندنا زەمیلن، ئەتەمان زەمیل ئەو کەسەیە بەهۆی پیشەیە هاو پیشەیەکەوە ئەو زەمیل نابێ بە سەدیق، چونکە هەرە و کڕووکچە سبێنێک ئەو کچە شووی کرد ڕقمی کوڕەکەی ئێستا 100% ئەیسڕێتەوە. سەدیق ئەوەیە من ئەگەر لە سەعات دوو شەوە تەنگانەیەکمێ تەلەفۆن کەم مامۆستا فریام کەوە ئیشم یعنی لێم قەوماوە، ئایا توانی بۆ کشێکی ڕەفیقی بکە؟ کەواتە سەدیق ئەوەیە لەسەر ئەسلی ڕازگۆیی بێت، گەورەترین بنەمە بۆ هاوڕێتی بریتێ لە ڕازگۆیی. کەواتە مامۆستا کۆمەڵێک پێوەەر هەیە بۆی تۆ هاوڕێکانت هەڵبژێری یاخود هاوڵەیەک هەڵبژێری، بەڵام زۆر جار گلەی کەسێکە کرێڵێ لەگەڵ فڵان کەس مەکەرێڵێت دەچی بکەم هاوڕێمە وەکو ئەوەی پێشەوەی بیناسێبوو بن بە هاوڕێ و ڕەنگە هاوسۆزیەک و هاوخەمیەک و جۆرێک ڕێز و حرمەتیش لە نێوانیانە هەبێ، بەڵام ڕەنگە هاوڕەیەکی باش نەبێ، ڕەنگە کۆمەڵێک سیفاتی خراپی هەبێ، گەرچی تەسیریشی لەسەر هاوڕێکانی ڕەنگە هەبێ و بە کەمتر و بە زیاتر، بەڵام هەڵێ چی بکەین دەیتر هاوڕێمەوە، ینی وەکۆی کارتێکی پێبێ بێ منەت بێ لەوەی کە لەگەڵ هەر کەسێک هابگەڕێ. ینی کەسێک کە بزانی هاوڕێکان هاوڕەیەکی یاخود چەند هاوڕەیەکی لە ئاستی ئەمگلەیی لەسرە یا خۆت هاوڕەیەکی باش نییە ئەرکی سەرشانی ئەم چیە، ینی چۆن ینی ئەکرێ چ پێوەرێک هەیە چ ڕێکارێک هەیە بۆی هاوڕەیەک ئیتر لەبیرکە یاخود چ بیانوێک بۆ خۆی بدۆزێتەوە کەونە قانعپێکەر بێ، ڕەنگە هاوڕەیەکی لەبەر کۆمەڵک سیفەتی خراپی تر واز لێبێن هەروەکۆی نەیناسی بێ. وەڵام مامۆستا هەنگا و زۆرە ئەگە تۆ باسییان ناو بکەی، بەڵام کاتی خۆی گەورەتان باسی دوو هاوسەریشەکە کە فەرمێ فإمساكٌ بمعروف أو تسريح بإحسان، تانان ئەفەرمێ جاوکردنەوەگەشان با تەلاقەکەشان بە ئیحسان بێ. کەواتە مهمە ئینسان وریا بێت کاتی هاوڕێتی کەسێکەکە لە پڕابچڕان خەتەرە، ڕەنگە ڕەتفعلی خەتەری هەبێ بۆ بەرامبەرەکە، ڕەنگە پشتی خەڵەتی لێ بخێنێت دوایی کە ئەم مادەم ئەم کەسە ئەو کەسە نەبوو کەم کردووی بە هاوڕێ، کاتێ تۆ هاوڕێتی منەکەی من ئەو کەسە دەرنەچووم تۆ ئەتی لە پڕەکە بچڕێنی کە حەز بە گۆڕانکاری بکەم بە شێوەیەکی نادروست لە بەڕێستا، ڕەنگە ڕەتفعلی خراپ بێ کادانی خراپ نەبێ. بۆیە زەرورە بەڕاستی ئەم شتانە بەعنی یەکەم جار خۆتۆ دایمە هاوڕێ من خەڵکی برادر زۆرە ناسم، بەڵام هاوڕێکانم زۆر کەمن لە بواری ئیشا لە بواری، بەڵام هاوڕەکانم زۆر کەمن. کەسیشا بۆکو بەڕێستا فەرمووی کەسیش هەبووە مەسەلەن هاوڕێتیمان هەبووە، بەڵام دوجار زانیوە ئەم بەکەڵش هاوڕێتی من نایە وردە مەسەلەن جارێ تەلەفۆنم بووە کە ئەچین بۆ فڵان شوێن عوزرێکەیەنمەوە ئیشێکی ترم هەیە شتێکم هەیە وردە ئێمە دواوە ناکرێ مامۆستا یەکسەر بی بچڕێنی، بەڵکو قۆناغ بەخوای بە قۆناغبەندی یەکەم جار کەمکردنەوەی دەرچوونەکان لەگەڵیە، کەمکردنەوەی پەیوەندیەکان پەیوەندی تەلەفۆنیە پەیوەندی مەسەلەن سۆسیال میدیای ئەنتەرنێت چیە ئەم پەیوەندیانە زۆر نەچوون بۆ سەیران و گەشت لەگەڵیە، یعنی وردە هەوڵ بدەیت ئەو شتانی کە زۆر زەقە لە بینتانە وردەوە کاڵی کەیتەوە هەتا ئەگاتە ئەو حاسی ئیتر وردە خۆی دانی تەجریدی بەڵێ خۆی کۆتایی پێیتە. کەواتە بزانە یەکەم جار کام شتەی زۆر زەقە لە بینە، جاری وە هەیە دوو هاوڕێ بەردەوام لە گەشتن بەردەوام دەرچوونیانێ لە سەیران، هەوڵ بدە یەکەم جار ئەوانە کەم بکەیتەوە، دوایی مەسەلە پەیوەندیەکان دەرچوونەکان شتێتر بدۆزیتەوە، وەکوتم ئەساحب و ساحب هاوڕێ ڕاکێشەرە، خۆ ئەگەر بتوانیت تو ئەو ڕاکێشی مهمە، بەس زۆر جار مشکلە ئەوەیە ئەو تۆ ڕائکێشێت لەبەرەوە بۆیە زەرورە قۆناغبەندەکە مهمە یەکەم جار لەو خاڵەوە بۆ بڕی کام عیلاقە بەقوترە هەوڵی کاڵکردنەوەی بەڵام بە قۆناغبەندی ئەوسا ئەو قۆناغانە چنیا خود با بڵێن ئەو
بابەتانە چینکە وا بکەین بۆ نە هاوڕێ خراپەکە هاوڕێ چاکەکە هاوڕێ خراپەکە ڕاکێشەوە لای خۆیانی وا بکەین کە هاوڕێکی چاک نەچێتە سەر تەسیری هاوڕێ خراپەکەی واتە ئەو هۆکاران چین کە بتوانین ئەو ڕابکێشین کە بەرەو چاکی بەری نەک بەرەو تۆ یان دوور بکەیت تۆ لێ ینی مەبەستمە بەدیلی ئەوە نزیک بیتۆ لێ بۆچی خی گەورە ئەفەرمێ غەیری متەقەکان لە قیامەتە ئامین ئەم بە دوژمن یەکتری چکە فعلەن هەمووی بە دوژمن یەکتری چکە هەمووی خەڵکی بۆ شوێنی خراپ ڕاکێشاوە خاڵ یەکەم وتم زۆر زەرور لە یەکتر ناسیم ئەگەر کەسێک زانیت چۆن ئەیناسی من ساڵێکیان لە شوێنە ئیش مەکرد والحاصل ئیش مەکرد کۆمەڵە کەسی تیا بوو ئیتر کەسی بە تەواویمانە خەڵکی جەجا دەبوون یەک دوو هاوڕێتریش مەبوو پیان ناخۆش بوو بۆ تێکەڵی ئەوانە هەبی وتم ئەمە ئیشم هەیە تێکەڵ بووم لەگەڵانە بەڵام وردە وەرد یەکەم جار هیچم ناوت قسەی خۆش و نوکتۆشت مەکرد لەگەڵانە بەڵام پاش ماوەی وردە وەردا قسەیەکم ماوە بۆ هی نەکرد قسەیەکم بۆ فڕێ ئەدا وردە باسێکی خوا و دین وشتم تێکرد وردە وای لێ هات هەتاوەکو ڕامهێنان لەسەر ئەوەی زۆرتنی قسەکانمان بێ بە قسەی دینی دوای وای لێ هات فێری نوێشکردن هەتا ئەسەیەکیان ماوە دوو کەس بوون هەتا ئەسەیەکیان ماوە کە الحەمد ئەهلی جەماعەتە کەواتە خاڵی یەکەم کە مهمە باش بیناسی بزانین لە کوێ بۆی ئەچی خاڵێکی تر کە مهمە بۆی بین سەر ڕێگەی خۆت پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک سیفەتی هەبوو بەڕۆژ کە داوایە کرد بە شەویش دوعایە کرد ڕۆژ ئەی فەرمووی یا قەومی بەڵام بە شەو دوعایە کرد اللهم اهدی قەومی زۆر مامۆستا هاوڕێی لەموو کەس لە پێشترە کە تۆ دوعای بۆ بکەیت چونکە یەکێ لە نعمەتەکانی بەهەشت ئیخوانن على سرور متقابلین زۆر میمە ئەم هاوڕێیت تۆ دەستی بگری کێشە هاوڕێتی کردی لە ڕۆژێ مەحشەرە هەر لەگەڵەوە حەشرەکری بەتاکیت نەهەرکێت خۆش بوێ لەگەڵەوە حەش دەکری جا ئەم ئەگەر هاوڕێت بێ ئەو ئەولاترە ویشە لە نعمەتەکانی باش و کوت هاوڕێتی کەواتە زۆر میمە مامۆستا یەکەم کە ناسینی تەواو بزانین لێ کوێ بۆی ئەچی هەر کەسێ بە شتێکە گیرێت هەر کەسێ ینی بە شتێکە گیرێ ڕەنگە ئەو هۆکاری کە منی پێ ئەگیرم بۆی کە بەرەو دینداری بێم زۆر جیابێ لەوەی کە تۆ بێ کەسی وە هەیە ڕەنگە بە وتارێکی حەماسی بێت زەڕێ ڕەنگە کەسێت بە وتاری زانستی ڕەنگە کەسێک سەفرێکی بۆ ڕێخەی جارێکیان کەسێکە بوو دۆستێ بوو نەئەهاتە سەرڕێ سەفرێک هەبوو کۆمەڵە کەسی خۆتان ئاسایی و دیندار سەفرێکمان کرد بە یەکەوە سەیرانێ بوو کاتێ بینی ئەوە نەمەعجەب بوو پیان ئەوە نەمەعجەب پیان ئەبی ژۆگەوان دەستی کرد بە دینداری خۆی کەواتە مهمە بزانی هەر کەسە کە ناسید لەکوێوە ئەتوانین کاریگەری تێ بکەیت بۆیە وتم خاڵی یەکەمی هاوڕێتی بریتە لە ناسین زەروە لێرەش پرسیارێکی ترێت تارەوە لە بەرەوەی دنیاکە زۆر گۆڕانکاری بەسەرهاتووە فەزای مەجازی و تەکنۆلۆژیا و دنیایەک لە پێشکەوتنی مرۆڤایەتی یعنی بێگومان بۆ ئینسانی مسلمان مەرجە هاوڕێکانی ئەهلی دین و ئەهلی تەقوا و ئەهلی مزگەوت باشترە و سرێشەی کەمترە بەڵام هەنێک حاڵەتیش کۆمەڵێک هاوڕێ هەیە بەڕاستی ڕەنگە کۆمەڵێک سیفەتی هاوڕێتی جوانیان تێدا بێ بەڵام ئەهلی دین نەبن مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە لە هاوڕێیانە ڕەنگە هەموو سیفاتێکی ئەخلاقی و داوێن پاکی و دەستپاکی و دەروون پاکی و لێ ڕابینیان لە هەموو لایەک هەبێ بەڵام کابرا التیزاماتی دینی نەبێ یا ڕەنگە سان لە کوردستانە هەمانە ئاینی ترمان هەیە ڕەنگە ئاینەکەشی جیاواز بێ لەم حاڵەتەیە مامەڵی هاوڕێتی چۆن چۆنیە یاخۆت تا چەندێک پێویستە تۆ بەم شێوانە بەردەوام بی مامۆستا ئەو قسەی زۆر تەواوە فعلەنەوە حقیقەتێکە یعنی ئەوەی کەمە باسێکین باسی کەسێکی دانەمەزراوەکەین ئەینا ئەسڵ ئەوەیە کە بەڕێز کەسێکی دامەزراوی بڕی تێکەڵی ئەو خەڵکە بێ پێغەمبەری خوا فەرمی ساسم ئەو کەسێک تێکەڵی خەڵکە بێ و هەڵگرنی ڕەحەتەکانیانە لەگەڵیان تێکەڵە بێت باشتر لەو کەسێک کە تێکەڵ نابێ کەواتە تێکەڵبوون چییە خۆ هەر پیاسەکردنی بە ناویانە تێکەڵبوون دۆستایەتیە و هاوڕێیەتیە و قسەکردنە مامۆستا زۆرجار ئێمە کێشەمان بە خۆمان دروست کردووە ئێمە مۆرچی ئەومان داوە فڵان کەس خراپە و فڵان کەس ئاوایە فڵان کەس ئاوایە وڵای کەسە بووە یعنی هاوڕێتیم کردو وا مزانی تا سەر ئێسقان دوور لە دین و دوور لە خوایە بەڵام کە حەز کرد ئەم کەسە خێرێکی ئەمەنە گەورە لە ناخیایەتی ئەمەنە گەورە لە ناخیایەتی ڕەنگە ئەو خێرە لە ناخی منە نەبێ بەڵام ئیتر وەکو چۆن لەها ڕادیۆ هەیە تەشویشی تیەکەوێ تۆزە ئەبێ بیجوڵێنی بڕا بکە زۆربەی خەڵکی مجتەمەعی ئێمە کۆمەلگای ئێمە کوردی خۆمان ئەو خێریتیایە بەس پێویستەکە کەسێ بیجوڵێنێ بۆیە زۆر مهمە بەڵام گەورەترین شتێک ئینسان بیکە خۆپەروەردەکردنە چونکە ئەگەر ئینسان خۆی پەروەردە نەکات تیەکەوێ ئێمە کەوتن باوانی پێشتر باسمان کرد باسی کەسێکی دانەمەزراومان کرد باسم ئەگەر کەسێ دامەزراو بێ ئەسڵ ئەوەیە تێکەڵ بیت ئەسڵ ئەوەیە مامەڵە ئەو بەکری سیدیق ڕەحمەتی خوای گەورەی لێبێ کاتێک کە ئیسلام وەرەگرێ چییە کات خو ئەم هەموو دۆست و ڕەتیقە خۆشەویستی هەیە لەناو هەر هەمویانە
بیرەکاتەوە ئەم داوا بە کێ بگەێنم حاڵە سێ لە ناو هەر هەمویانە ئەگەڕێ بیلالی حەبەشیە دۆزێتەوە بیلالی حەبەشی باشە دوای سەیری هاوڵان کە ئەگەڕان هەر کەسە و لە ڕێیەکەوە هەر کەسە و کەسێکی ئەناسی و لە ڕێ ئەوەوە ئەکرمەی کوڕی ئەبوجێل لە ڕێ کەسێکەوە موسڵمانە بێ سەفوانی کوڕی ئومەی لە ڕێ کەسێکی ترەوە موسڵمانە بێ خۆ ئەمانە تاسەر ئێسخان دژاتیانە کرد کەواتە هەر یەکێ لەمانە خێرێکی تایە ئەسڵ ئەوەیە ئەگەر ئینسان خۆی دامەزراوە بوو تێکەڵاوی بکە جاخۆ ئەگەر یەکێ لە ساڵحین قسێکی جوانی هەیە ئەفەرمێ باسی کۆمەڵی خەڵک هەرچوو بوونە ئەشاخەکان ئەشکەوتەکان خەریکی خواپەرستی بوون ئەمی چوو بۆ لایەن فەرمی چیەکەن فەرمی خەریکی خواپەرستی لێرە فەرمی ئەکێ جیهادی دوژمن بکە ئەگەر ئێوە هەمووتان خەریکی خواپەرستی بین ئەی ئەگەر هەمووی خەری من و تواڕێتی یەکتری بکەین و ئاڕێتی دیندارەکان بکەین ئەو خەڵکێکی ئاڕێتی بکە نه ئەوە باسی ئەوانەیە کە زۆر دامەزراونی ئەینە ئەسڵەوەی کەسی دامەزراو تێکەڵ بێت و کەسانی لە کەسانی نزیک بێتەوە کە وەکو دکتۆرە پزیشکێک بتوانێت داوای دەردەکانیان بکە ئەسڵ ئەوەیەنە زۆر باش مامۆستا لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە گەنجانێکی زۆر لە ڕێگەی هاوڕەکانیان ڕویان کردوتە خراپەکاری و نێرگە لە خواردن و کافتریا و تا دوی شەو لە دەرەوەن و ئەنێ ئەمەش لەوانێ هۆکارێکی هاوڕێ بێ هاوڕێکی لەوانێ وای لێ بکات کە بەرەو خراپەکاری بەرێ ئەرکی هاوڕێی دیندار هاوڕێی موسڵمان هاوڕێی ڕوو لەخوا لێرەدا چی ئایا پێویستە وەکو ئاماژۆ پێکرد دوور بکەوێتەوە لەیان یان لەگەڵیاندا نزیک بێتەوە وردە وردە پشتیوان بەخوای گەورە ڕایان بکێشێت و کە بگەڕێنە لەو خراپەکاریە من یەک نمونەی خۆش باسەکەم لەسەر خۆم هات دوو برازام هەن یەکی ماشەڵڵا زەوم ملتەزیمە ئەوتیان یعنی خۆشەویستێکی دین لە دڵیەتی بەڵام التزاماتی ئیسلامی نییە ئیتر ئیشی تجارێتی شەکە هەرچیان هاوتەمەنی خۆ من ینی چەند دو ساڵێکیان سێ ساڵە خۆم نەڵترە بەڵامی تر بەیەکە گەورە بووین هەرچیان لە ئەوروپاژین هاتەوە وتی مامە وتما وتی بە براکەیتی وتی زۆر تەبیعەتی ناخۆشە منەڵێم لەو مەطعەمە یەکێ لە ڕێستۆرانتەرەکان با بچین نان بخۆین لەوێ ئەڵێ وەڵا نایم حرامە بۆ حرامە وەڵا لەبەرەوەی مۆسیقای تێگیری و کەسی وەساوە گۆرانی ئەڵێ حرامە جوتم جا بۆ بە منەوە من هاتم لەگەڵ تەوە کۆچی نانمانە خوارد یانی تۆی ئەی بۆ نایم ئەروەڵایم تی بەڕاز یعنی یەی لەگەڵ وتم ئەروەڵا وتی یعنی ئەگەر باشە وتی ئەم جارە تۆ بە وتم باش من لەچم لەگەڵ تا وتی یعنی ئەگەر چوین هێتە ژوورەوە وتم یەک پرسیارە لێ یەکەم وتی بەڵێ طبعا ئەوە تر گەشتمە قەناعەتیەوەی کە لای من ئاسایی ئەگەر بێمە شوێنێک و کەسێک گۆرانی بڵێت و بێمە ژوور طبعا ئاکسە هێنام لەگەڵ خۆمە دوای وتم باشە پرسیارێکی لێ یەکەم وتی بەڵێ وتم لەو ناوە ڕیسۆرانتی تی لێیە مثلا کەسێنەوە سابێ گۆرانی بڵێ مۆسیقا و گۆرانی و حەفلە و ئاهەنگیانە وتی بەڵێ دوتم باشە تۆ بۆچی خۆتەکە لە شوێنێکی شوبهەوە ئەی بۆ نەچین بەیەکەوە داواتی منیش باچین لە شوێنێتر نانی شەخۆین و شتێکی خۆش شەخۆین و خۆشمان تووشی گوناه و خۆشمان شوبە ناکەین ڕەنگە بینێت دەرەوە ئەنوا خەڵک تووشی عنی گومانی خراپمان پێبەرێ ڕزاتی وەڵڵاهی ڕاست دەکەین اینجاتی بەخوا تۆ زۆر سیاسیتە یعنی مەبەسم چییە یعنی ئەم بردم وای زانی قەناعەتی کولی وای زانی تەوا لای من هەموو شتێک دروستە تەواو بەڵام لە کۆتایە باقی خاڵێکەوە هێنامە و فعلا نەچوین داواتەکەمان نەکرد باش بەڵام داواتەکەش نەخوارد بەڵێ داواتەکەشمان نەخوارد بەس گەشت ئەو قەناعەتی کە فعلا چوونەکە هەڵەیە با بچێ بۆ شوێنێکی تر کەواتە ئەو لێزانێ زۆر مامۆستا بزانی چۆن مامەڵە ئەکەی لەگەڵ ئەو کەسەیە فعلا کە تۆڵی کەسێکە خۆت ناچی نەرگەلی لەگەڵا بخۆی ناچی نەرگەلی لەگەڵا بخۆیت ناشتە گازنە بەڵام ئەکرێ بە شێوازی لە شێوازەکان هەر کەسێ هۆکارێکی خۆی هەیە ئەکرێ هەر کەسێ هۆکارێکی خۆی ناڵێم چکە تۆ ناکرێ قسە لەسەر هەمووی بکەیت بەڵام بەعام ئەکرێت ئەم کەسێ ئەهلی گازینۆیە ئەو ماوەی کە ئاچتە گازینۆ خۆچوونە گازینۆ کوفر نییە یعنی ئەو حەقەتێکە چوونە گاز لای ئێمە مامۆستا هەنێ شتێ عورف جیایە عیبەت جیایە حرام جیایە چوونە گازینۆ حرام نییە نێرگەلە کێشانەکەی حرامە شوێنەکە شوێنی شوب هەیە باشە یعنی یەکێ لە مشکلەکانی ئێمە ئەوەیە کەسە دیندارەکانمان گازینۆ چایخانەکانیان فەرامۆش کردووە ماوەیەکی زۆر جەماعەتی تەبشیریەکان ئەچوون لە چایخانەکانە تەبشیریان نەکرد خەڵکیان نەکرد بە گاور من ئیشمەوە بوو ئەرە ئەچوم لەوێ ئیتریان زانی لەو بوارینەکەم ئەچوم سەلامەکە هەتامە لێو ماکی چەند ناوت ئیتر دوای من کە بەجێمەیاڵا چی ئەو گوزارە نازانم بەس مهمە ئەوەنەی کە من لێوێ بووم قیچیان ناوت ئایا ناسیم کەواتە مامۆستا قسەکەش پێ بڕم ئەمە ئەومان پێ ناگەیەنێ وەکو ئەرکێک لە سەرشانی هەموو تاکێک کە لە خۆی ڕاببینێ و لە پەروەردەی جوانی و لە ئامادەی عەقڵی و زانستی و زمانەوانی خۆی ڕاببینێ بە ئامانجێکی پاک و بە مەبەستی خزمەتکردنی دروستکردنی ئەخلاقێکی پاک و داوێن پاکی و دەستپاکی و لە سەروی هەموو شێوە گەیاندنی پەیامی ئیسلامی ڕوو لە هەموو شوێنێک بکە بێترس و بێ لەرز و بێ ئەوەی کە بیر لەوە بکاتەوە چی لەسەر ئەوترێ بەڵام لە نیەتی دڵی و ئامانجی دڵی بۆ گەیانیەوە بێ ئەگەر گەنجێک التیزاماتی دینیشی نەبێ هیچ نابات زینەکە
تا قۆناغی یەکەم با داوێن پیسینەکە ئیتر بەرەبەرە ینی خۆ گەنجێک کە ئیلتیزاماتی دینیشی نەبێ کۆمەڵی خراپەکاری بکە باشترە ئەهی خراپترە لەوەی کە گەنجێک با ئیلتیزاماتی دینیشی نەبێ بەڵام کۆمەڵێک خراپەکاری هەیە نەی کە ڕەنگە ئەمە قۆناغێکی باشتر بێژ ناپۆ کۆی گشتی کۆمەلگا سوودی هەبێت بەدڵنیایەوە مامۆستا خۆیسەش حالێن خەریکی ئەوە دروستە بێتەوە لێرەدا دە سوعادمانی خوشکەمانە خوشکە سوعاد ڕەنگە بیناسن ئەو خوشکە خۆی باسی کرای فەرموو لەگەڵ کوڕەکەم هاچین بۆ ئەزمار کوڕەکەم لەگەڵ ئافرەتە ئەچمە ئەوی خەڵک دانیشتۆ مەشروب بە خۆنەوانەچین کوڕەکەم لەگەڵایە چم قسەیان بۆ چەناکە تۆبی کردەوەی کردووە ئەو گەنجەمانەیە مامۆستا ئەحمەد لە کەرکووک ئەچێتە گازینۆکانەوە جاوارشی خۆشتان باسکەمە و برازانم قسەیەکی خۆش پێ بوو ئەی مامە ئێوە ناڵێن حەسەن بەنا کاتی خۆی لە گازینۆکانە لە گازینۆ سینەما داوای کردووە ئەو با ئەی مامە فیلمێکی زۆر خۆشە لە سینەما بۆ نایتەوە بەس وەرە حتا فیلم دەست قسەی خێر بۆم کە داوای بکە ئەکرێ مامۆستا ینی مشکلەکە ئەوەی ئێمە بۆکو خۆ نابێت لە خۆمان بترسی بڵێ بەت بێگومەن ماوەسە ئیماندار کە ئیمانداری ڕاستەقینە بوو خاوەنی متمانە بوو خاوەنی یەقین بوو نابێ بەڕاستی بترسێ ئیتر تۆ دکتۆری دکتۆر ئێستا ئێمە هەمومان بە کامامەوە خۆ بە ئەنواشتەوە خۆمان لە خۆشیە پارێز لە کۆرۆنا پارێزین بەڵام هەر دکتۆر و ئەو کادرە سەحیانەیە لە خەستخانەکە عیلاجی نەخۆشەکەکەن تۆش وای مامۆستا ئەبێ ورد ناوجەرگەی نەخۆشیەکانەوە چارەسەرکەی کاگەحمەی شێخ لەم شارەیە ڕەحمەتی خوای گەوری لێبێ لە گازینۆکانە چاخانەکانە داوای کرد پێشا حەسەن بەنا بە هەمان شێوە لە گازینۆکانای کرد ئەو خۆمان هەنێک سەدمان دروست کردو هەنێک بربەسمان دروست کردووە ئامادەنین تێکەڵ بین ئەو کەسە دیندارەکانی ئێمەیە ڕەفیقەکەی من ئێمە سێ هاوڕێین ئەگەر سێ هاوڕێ بین خوا نەخواستا من کەسێکی خراپم ئێوە دوو کەسی باشن کاتێ مامۆستا لەگەڵ تۆیان نایێت من تۆ ئەبەم بۆ گازینۆکە بەس ئەگەر مامۆستا ئامادە بێت مامۆستاش لەگەڵمان نابێت و لێ قسەی خێرمان بۆ بکە ئەکرێ منیش بێمە سەباکە ئێوە مشکلەکەی کەسە دیندارەکان خۆیان بە دوور کردو لە شوێنانە ئەو شوێنانە تەنامەوە بۆ کەسانێک من بیرمە ساڵی وەزان 98 بوو کاسی عالم بۆ کاتە کارەبا و تەلەڤیزیۆنە کوێستان نەبوو خەژاری بوو مامان لە شەمحێدین لە چە جادەی ئابلاغ ئیتر ئێمە هەمان وەستا بووین گەنجی دیندار و دە 12 وەستا بووین هەمووی خواخوای بوو بڕۆ سەیری یاریکە کاسی عالەمە لەولا شۆ تەلەڤیزیۆن هێنا بە دەرەوە خەڵک کورسیدا نابوو دانیشت و سەیریانە کرد سەیری ئەم یاریانە کرد گەنجەکانی مەژمی خواخوایان بوو وەڵای یەکسەر منیش وتم چێ لەگەڵ وتم کاکە وەڵای من حەزم لەو یاریەکەم سەر ئەو یاریەکەم طبعا ئیتەوە ئەنوا شەڕە قسەی تیایە خۆ زانە چوان ناو شوێنانە وتم من ئەچم سەر ئەو یاریەکەم تامە چووەچی وتم وەڵام من ئەچم چێ لەگەڵما وەڵا شەش حەوت گەنج هاتن لە دوامە ڕۆشتین دانیشتین و خۆ هەڵناگرێ ینی کە چوین چکە خەڵکی منتیقەکە بوون باش ئایان ناسین و هەمووین بوون بڕوەتان بێت کاسی عالەم تەواو بوو هەموو شەوێک ئیتر هەموو شەوێک 15 کەسی ئەمە ئەچوو یەک کەلیمەی خراپی تیان ناوترا یەک قسەی خراپی تیان ناکرا مەگەر گۆڵێ بکرا شتێ تۆ زیاتوارم کرد ئەنیلا یەکشتی تیان ناکرا زۆر ئاسایش بوو کاسی عایشمە لە دەست نەچووە و خەڵکەشمان برد و بەڕاستی مامۆستا هەنێ بربەستی خۆمان دروستمان کردووە ئەو بەربەسانە بشتێنی کەسی دینداری بشتێن زۆر باشە مامۆستاگیان بەڕاستی بابەتەکە زۆر قسەی زیاترە لەگرێ زۆر چێشمان لە قسەکان وەگر بەڵام کاتمان زیاد لە پێویستیش لە دەستە تەماهۆیانی کاتمان زۆر کەمە سپاس بۆ ئامادەبوونت لەش ساغ بە سەرکەوتوبی بینەرانی عزیز سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن حوسێن بانخواز و وەروە ئێوەی عزیزیش ناوڕێکمان هەیە و دێنەوە بەڵازان ڤیتێکمان هەیە کە خێرخوازان ماڵێکیان دروست کردو بۆ هەژارێک لە ڕانیە پێکەوە بینەری دەبین. مێژە دروشمی وتعاون على البر والتقوى گروپی ژیانەوە کە کۆمەڵە گەنجی ناو دەستگای نووری حیکمان لە پشدەرو بیتوێن هەوڵیان داوە لە تەنیشت جانیبی پەروەردەیی گروپێ پێک بێنن بۆ هاوکاری و گرۆیی خەڵکی هەژار و بێنوایان بەسپاس بۆ خوای گەورە لەم بوارشدا لە زێت شەمکی هاوکاری خەڵکی هەژارانیش هەستاین بە
دروستکردنی خان و بۆ بێنواکان بۆ ئەوانەی کە لە کرێچێتیدان و بە تایبەتی ئەم خانۆشکە خاوەنددارێتی کاگوشیار خاوەندداریەتێتی ئێستا لە کرێچیدا بۆ الحەمد ئێستا لە ماڵەکەی خۆیدایە و لە داهاتووشدا سوپاس بۆ خوای گەورە و ئومێدی گەورەمان هەیە بە خەڵکی خوا پێدا و کە فەزای کاری خێرخوازیمان فراوانتر کەین پشت بەخوا پاشان بە دەسەڵاتی ئەوانەی کە خوا دەسەڵاتی پێداون لە ڕووی مادیەوە و ئێمە داوای مادە لە هیچ کەسێک ناکەین بەڵکو دەتوانین بڵین تەکلیفی ئێمە لە ئێوە ئەوەیە تەنها ئێوە ماڵی هەژارمان بۆ دەستنیشانکەن و جێ خۆراکیان بۆ دەستنیشانکەن تاوەکو لە ڕێی گروپی ژانەوە ئێمەش بەسەریاندا دابەشی بکەین. شارڕاندا دەنیشم شش خێزانم ئیدی لە کۆمپانیای گارێک داوام دەکەم ماڵیم 300,000 بە 2 مانگان جارش دێ پەشی بژێوی ژیانم ناکە سەرتاخانم نەبوو دوایی هەیکەل بوو مامۆستا عەلی بابان هات توخوا خێری بنووسی ماڵی ئەوە بێ بۆی تاواکردم لە سەقفەوە هەتا ئاخری یعنی بخۆم کرێتی مانگی 100,000 دەدا مانگانەش 300,000 بوو نەمەزانی بدەمە کریخانوی نە بۆ ماڵم دای یعنی سەرڤیکەم نەمەزانی بەچی بدەم ئەسی یەکە بە یەکەیان دەکەم و چاوەکانی ماز دەکەم و خۆخێریان بنووسێ و بە تا هەیکەلەکەی هاتووەوی هاوکاریان کردم و ماڵێن ئاوە بخوا خێریان بنووسێ مامۆستا عەلی بابانیش بەخۆ بە هاوڕێیەکانی هاتن لە سەقفەکەی بۆ لا بۆیان تاوا کردم خوا خێریان بنووسێ چاوەکانی ماز دەکەم هەتا لەمرم مەمنونیانم ئێستا سقم یەگەر لە خانی خۆم دامە چاوەکانی ماز دەکەم ینی مەمنونیانم. ئایزانم بەم شێوەیە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەرمان بوون بە ئارامیتان دەسپێرین خواتان لەگەڵ هیوای تەندروستێکی باش بۆ لایەکتان تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ